سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی یازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵ هاوڕێیانی هاوکارم هاتوونەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ئەمڕۆ سێشەممە. سەرەتا سەردێری چەند هەواڵ. دەست بەسەرکردنی چالاکوانێکی ژینکە پارێز لە شاری سنە، بەردەوامی ئەشکەنجەی ڕەفیق سەلیمی لە زیندانی شاری سنە، ناڕوونی چارەنووسی ناسر سەرگەران لە بەندیخانەی شاری سەقز، هەڕەشەی ناوەندە ئەمنیەتیەکان لە 20 خوێندکاری زانکۆی تەباتەبایی، دەرکردنی 12 قوتابی لە تاران بە بیانووی بەشداری نەکردنیان لە مەراسمی حکوومەتی، خۆپیشاندانی ئێرانیانی کانەدا لە ئاز ناڕوونی چارەنووسی ئارمیتا گەراوان و دوایین زانیاری لەسەر شەڕ و پێکدادان نێوان حەماس و ئیسرائیل. درێژێ هەواڵەکان. دەست بەسەرکردنی چالاکوانێکی ژینگە پارێز لە شاری سنە ڕۆژەی دووشەممە 24 مانگی ڕازبەر، چالاکوانێکی ژینگە پارێزی خەڵکی شاری سنە بە ناوی ئێقباڵ مەجیدی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازرایەوە. بە پێی راپۆرتەکان هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم هێرشیان کرد سەر شوێنی کارەکەی ئێقباڵ مەجیدی، چالاکوانی ژینگە پارێز لە خیابانی غەفوری سنە و بەبێ بەڵگەی قەزایی ناوبراویان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستووەتەوە. جێگەی ئاماژەیە کە تا بە ئێستا هیچ زانیاریەک لەسەر هۆکاری دەست بەسەرکردنی ناوبرا و شوێنی ڕاگیرانی لەبەردەستا نییە. بەردەوامی ئەشکەنجەی ڕەفیق سەلیمی لە زیندانی شاری سنە. ڕەفیق سەلیمی چالاکوانی کرێکاری پاش تێپەڕکردنی 11 مانگ لە دەست بەسەرکردنی چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە و هێشتا لەژێر ئازار و ئەشکەنجەی هێزەکانی ڕژیمدایە. بە پێی راپۆرتەکان ڕەفیق سەلیمی کە پێشتر لە هەفتی مانگی سەرماوەزی 1401 هەتاوی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و بۆ بەندیخانەی سنە گوازرایەوە، لە ڕۆژی یەکشەممە 5 خەرمانان لەلایەن دادگای ئینقلابی شاری سنە بە تۆمەتی بێبنەمای دروستکردنی گروپی نایاسایی دژ بە ئاسایشی وڵات بە 10 ساڵ زیندان مەحکوم کرا و بەهۆی لێدان و ئەشکەنجەی ناوبراو لە زیندان گوێی چەپوشانی بە سەختی بریندار بووە و پاش تێپەڕکردنی 11 مانگ لە دەست بەسەرکردنی هیچ هەنگاوێک بۆ دەرمانی ناوبراو هەڵنەگیراوە. جێگەی ئاماژەیە کە ناوبراو لە ماوەی دەست بەسەرکردنی لە مافی چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە و تا بە ئێستاش چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. ناڕوونی چارەنووسی ناسر سەرگەڕان لە بەندیخانەی شاری سەقز. ناسر سەرگەڕان پارێزەر و چالاکوانی مافی مرۆڤ پاش دەست بەسەرکردنی چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. بە پێی راپۆرتەکان ناسر سەرگەڕان خەڵکی شاری سەقز ڕۆژی چوارشەممە 19 مانگی ڕازبەر لەلایەن ئیدارەی سڵاعەتی و شارەوە بە پەیوەندی تەلێفۆنی بانگشت و پاشچوونی بۆ ئیدارەی سڵاعەت دەست بەسەر و ڕاگوێزی ئیطلاعاتی سنەکرا. جێگەی ئاماژەیە تا بە ئێستا هیچ زانیاریەک لەسەر هۆکاری دەست بەسەرکردنی ناوبراو لە بەردەستانیە و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. سەپاندنی سزای بەندکران بەسەر 2 هاوڵاتی لە شارەکانی سەقز و ئابدانان. 2 هاوڵاتی خەڵکی شارەکانی ئابدانان و سەقز کە لە ڕەوتی بزوتنەوەی ژن ژیان ئازادیدا دەست بەسەرکرابوون لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە زیندان مەحکوم کران. بە پێی راپۆرتەکان ئەمیر حوسێن موسەویانزادە تەمەن 19 ساڵ لەلایەن لە قەیدووی دادگای شۆڕشی ئیلام بە سەرۆکایەتی محەممەد غوڵامی بە تۆمەتی پرۆپاگەندەکردن لە دژی کۆماری ئیسلامی سزای 8 مانگ بەندکران و بە تۆمەتی بێڕێزیکردن بە عەلی خامنەی سزای 16 مانگ بەندکرانی بەسەردا سەپێنرا. لەلایەکی دیکەوە شێرکۆ حجازی چالاکوانی مەدەنی شاری سەقز نیوەڕۆی ڕۆژی دووشەممە 20 خەرمانان با لێدان و ئەشکەنجە لە نزیک شوێنی کارەکەی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ ئیطلاعاتی شاری سنە گوازرایەوە کە لە ڕۆژانی ڕابردوودا لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە ماوەی دەست بەسەرکردنی ناوبراو بۆ مانگێکی دیکە درێژ کراوە. جێگەی ئاماژەیە ئەو دوو چالاکوانە مەدەنیە لە ماوەی دەست بەسەرکرانیاندا لە مافی چاوپێکەوتن و دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەشکراون. مانگرتنی ماڵدزراوان لە قەزوین و پێشەوای وەرامین. ڕۆژی دووشەممە 24 مانگی ڕازبەر ماڵدزراوانی شرکەتی ڕەزایەت خودرۆ لە قەزوین و ماڵدزراوانی سندوقی ماڵی
جعفەری لە پێشەوای وەرامینمانیان گرت و لە کۆبوونەوەیەکی ناڕزایەتیدا خوازیاری قەرەبووکردنەوەی زیانەکانیان بوون. محەممەد ڕەزا غەفاری لە فەرماندەکانی سوپای پاسدارانی قەزوین ماوەی چەند ساڵە پارە لە خەڵک وەردەگرێت بۆ ئەوەی ئۆتۆمبیلیان ڕادەست بکات، بەڵام پارەکانیانی دزیوە و ئێستا وەڵام دەرەوەی زیانی خەڵک نییە. بە پێی راپۆرتەکان هاوزاوایەکی غەفاری بە ناوی حامید لەگەڵ ماڵدەزراوانی ناڕازی بەشەر هاتووە و لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کراوە. لەلایەکی دیکەوە ماڵدزراوانی سندوقی ماڵی جعفەری لە پێشەوای وەرامین لە کۆبوونەوەیەکدا خوازیاری قەرەبووکردنەوەی زیانەکانیان بوون. بە پێی زانیاریەکان یەکێک لە ناڕازیان لە وەڵامی هێزەکانی پۆلیس کەوتوو بوویان کۆبوونەوەکەتان نایاساییە ڕایگەیاند بوو کە ماوەی 40 ساڵە خاوەن سندوقی جعفەری گەندەڵی دەکات نایاسایی نەبووە، بەڵام کۆبوونەوەی خەڵکێک کە داراییەکانیان تاڵان کراوە نایاساییە. هەڕەشەی ناوەندە ئەمنیەتیەکان لە 20 خوێندکاری زانکۆی تەباتەبایی. کاناڵی تەلگرامی ئەنجومەنی خوێندکارانی وڵات ڕۆژی دووشەممە 24 ڕەزبەر ڕایگەیاند 20 خوێندکاری زانکۆی تەباتەبایی لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە هەڕەشەیان لێکراوە. بە پێی ڕاگەیاندنی کاناڵی تەلگرامی خوێندکارانی وڵات لانیکەم 20 خوێندکاری کچ لە کۆلیژە زانستە کۆمەڵایەتیەکانی زانکۆی تەباتەبایی لەلایەن مامورانی حراست و کمیتەی ئینزباتیەوە نامەی بێژمارە و بێ تاریخیان پێگەیشتووە و هەڕەشەیان سەبارەت بە ڕەچاونەکردنی حیجابی ئیجباری لێکراوە. کوژرانی دوو هاوڵاتیەکی بەلوچ لەلایەن بەکرێگیراوانی ڕژیم. ڕۆژی دووشەممە 24 ڕەزبەر هاوڵاتێکی بەلوچ بە ناوی ئاسێف ماکی لەلایەن لیباس شەخسیەکانی ڕژیمەوە لە شارستانی نیکشار بە تەقەی ڕاستەوخۆ کوژراوە. ڕۆژی هەینیش هاوڵاتێکی بێشناسنامەی خەڵکی زاهدان بە ناوی ڕەحمەتوڵڵا بەراهووی پاش سنوورداشکردنی لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بە تەقەی ڕاستەوخۆ کوژراوە. بە پێی راپۆرتەکان ئاسێف ماکی تەمەن 33 ساڵ و خێزاندارە کە ڕۆژی ڕابردوو لەلایەن کەسانی سەر بە ڕژیمەوە تەقەی لێکرا و بە سەختی بریندار ببوو پاش گواستنەوەی بۆ نەخۆشخانای گیانی لەدەستاوە. شانی باسا کە بنەماڵی ئاسێف ڕۆژی دووشەمە بۆ وەرگرتنی تەرمی ڕۆڵەکەیان سەردانی پزیشکی دادیان کردووە و لەلایەکی دیکەوە هاوڵاتێکی بەلوچ بە ناوی ڕەحمەتوڵڵا بەراهووی تەمەن 28 ساڵ کە بە بیانووی نەبوونی بەڵگەی پێناسە لە سنووری زەهەک سنوورداشکرا بوو پاش گەڕانەوەی بۆ سنووری ئێران دراوەتە بەردەسترێژی گولە و دەست بەجێ گیانی لەدەستاوە. دەرکردنی 12 قوتابی لە تاران بە بیانووی بەشداری نەکردنیان لە مەراسمی حکوومەتی. لە ڕۆژانی ڕابردوودا 12 قوتابی لە مەدرسەی هۆدای تاران بە بیانووی بەشداری نەکردنیان لە مەراسمی حکوومەتی ڕێزگرتن لە هێرشی حەماس بۆ سەر ئیسرائیل دەرکران. بە پێی راپۆرتی سەرچاوە خۆجەییەکان هێزەکانی ڕژیم بە مەبەستی بەڕێوەبردنی مەراسمی ڕێزگرتن لە هێرشی چەکدارانی حەماس بۆ سەر ئیسرائیل سەردانی مەدرسەی هۆدا لە ناوچەی پێنجی تارانیان کردووە. کاتێک گوڵ و شیرینی لە نێو قوتابیاندا دابەش دەکەن 12 قوتابی لە خواردنی شیرینیەکان خۆ دەبوێرن هەر بەو هۆیەوە هەر 12 کەسەکەیان لە قوتابخانە دەردەکرێن. کوژانی ژنێکی لاوی قوربانی هاوسەرگیری منداڵان لە ئەلەشتەر. لە ڕۆژانی ڕابردوودا کچێکی لاوی خەڵکی شارستانی ئەلەشتەر بە ناوی ڕازیە حەسەنوەند بە بیانووی پاراستنی شەرەف و ناموز لەلایەن بنەماڵەکەیەوە کوژراوە. بە پێی زانیاریەکان ڕازیە حەسەنوەندی تەمەن 20 ساڵ لە تەمەنی منداڵیدا ناچەر بە هاوسەرگیری لەگەڵ پورزاوێکی کرابوو، بەڵام ڕۆژی 20 ڕەزبەری ئەمساڵ لەلایەن براکەیەوە کە ئەندامی سوپای پاسداران بووە بە بیانووی پاراستنی شەرەف تەقەی لێکراوە و پاش 2 ڕۆژمانەوە لە کۆما ڕۆژی 22 ڕەزبەر لە نەخۆشخانەی گیانی لەدەستاوە. خۆپیشاندانی ئێرانیانی کانەدا لە ئاز ناڕوونی چارەنووسی ئارمیتا گەراوەند. ڕۆژی دووشەمە 24 مانگی ڕەزبەر ئێرانیانی ئازادیخواز لە کانەدا دەست بە جنایەتەکانی ڕژیم لە حەق ئارمیتا گەراوەند و بنەماڵەکەی خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان ئێرانیانی ئازادیخواز لە شاری ڤانکۆڤر کۆبوونەوە و بە بەدەستەوەگرتنی وێنەی ئارمیتا گەراوەند وتنەوەی دروشم دژ بە کۆماری ئیسلامی خوازیاری ڕوونکردنەوەی دۆخی تەندروستی ئارمیتا و سزادانی چاوانباران بوون. بەشداربووان داوایان لە کۆمەلگای نێودەوڵەتی کردکە لە ئاز جنایەتەکانی کۆماری ئیسلامی بێدەنگ نەمێن و پشتیوانی لە بزوتنەوەی ئازادیخوازانەی گەلانی ئێران بکەن. ناڕزایەتی کرێکارانی نۆروێژی لە ئاز پەسەندکردنی یاسای تازەی کار لەلایەن دەوڵەتەوە.
ڕۆژی سێشەمە 25 مانگی ڕێزبەر کرێکارانی خەڵکی نۆروێژ لە ئاست پەسەندکردنی گەڵاڵەیەکی لەلایەن دەوڵەتەوە بۆ کورتکردنەوەی دەستی پەیمانکاران لە کاتی دامەزراندنی هێزیکار لە بەرامبەر پارلەمانی ئەو وڵاتە کۆبوونەوە و ناڕزایەتیان دەربڕی. ئەوتەی کرێکارانی ناڕازی ئەو یاسایە وەکو شمشێرێکی دوو لە بە وایەوە هاوکات کە کرێکاران دەشەوسێنێتەوە ئەمنیەتی پیشەیان لێوەردەگرێت. بەیانی ڕۆژی سێشەمە کرێکارانی ناڕازی لە بەردەم پارلەمانی نۆروێژ لە شاری ئۆسلۆ کۆبوونەوە و دژ بە سیاسەتەکانی دەوڵەت دروشمیان وتەوە. بە پێی زانیاریەکان ئەو یاسا تازەیە ئاستەنگی بۆ هێزیکاری بیانی و پەنابەران ساز دەکات و بە پێی حکمی یەکێتی ئەوروپا ئەگەر پرۆژێک ماوەی بەسەر چوو بێت دەست بەجێ گرێبەستی کرێکارانیش هەڵدەوەشێتەوە. و دوا هەواڵ دوایین زانیاری لەسەر شەڕ و پێکدادا نێوان حەماس و ئیسرائیل. شەوڕۆژی دووشەممە 24 مانگی ڕازبەر هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە بەردەوام بووە لە بەرامبەریشدا هێرشەکانی حەماس و حیزبوڵای لۆبنان لە ڕێگەی موشەکەوە بۆ سەر شارەکانی ئیسرائیل درێژدرا. بە پێی دوایین زانیاریەکان دەیان کەس لە هێرشەکانی ئیسرائیل کوژرا و بریندار بوون. ڕۆژی ڕابردوو لە وەڵامی هێرشەکانی حیزبوڵای لۆبنان بۆ سەر شارە سنووریەکانی ئیسرائیل فڕۆکەکانی ئیسرائیل بنکەکانی حیزبوڵایان بە چڕی بردومان کرد. هاوکات فڕۆکەکانی ئیسرائیل دەرگای سنووری فەرحەیان بردومان کرد لە حەڵێکدا سەدان شارۆمەندی فلستینی دەیانویست لەو دەواازەوە تێپەڕ بن و بەهۆیەوە 28 کەس گیانیان لەدەستا و دەیان کەسی دیکەش بریندار بوون. بە پێی راپۆرتی میدیا نەودەوڵەتیەکان 31 کارمەندی ناوەندەکانی یارمەتی مرۆیی و مافی مرۆڤ لە هێرشەکانی ئیسرائیلدا کوژراون. شانی باساکە شەوی ڕابردوش فڕۆکەکانی ئیسرائیل فڕۆکەخانەی دەمێشق و بنکە نظامیەکانی حەزبوڵای لۆبنانیان بردومان کرد و بەڵام زیانەکانیان هێشتا ئاشکرا نەکراوە. ئازیزان هەواڵەکانتان پێشکەش کرا هەر شاد بن.